ئێمە بەشداری پارچەکردنی جەستە و دابەشکردنی ناکەین چونکە ئەمە لە ئێمە و لە یانەکەمان ناوەشێتەوە. ئەمە قسەی کەسایەتێکی ناوداری وەرزشیە با بۆتان باس بکەم. ئەو قسەی لەکوێ هاتووە؟ کاتێک لە 2006 سکانداڵ و حیاتچوونی کالچیۆپۆلی لە ئیتالیا ئاشکرا بوو کە یاری بە ئەنجامەکە کرابوو، یانە یۆڤنتۆس زەربەیەکی گەورەی پێکەوت و نازناوی خولی ئیتالیای لێوەرگیرایەوە، بۆیە خولی یانە پلەدوەکانیش داوەزێنرا. لەو کاتەدا زۆربەی یاریزانەکان ڕویان کردیانەکانی دیکە و ئۆفەریان بۆ هات. کاپیلۆ ڕاینەر و ئێمرسون و کانەڤارۆ ڕویان کردە ڕیال مەدرید. زڵاتان ئیبراهیمۆڤیچ توانای ئینتەر میلان، هەروەها بارسلۆنا گرێبەستی لەگەڵ تورام و زانبرۆتا کرد. ئیتر بەم شێوەیە تیپەکە زۆربیان ڕۆیشتن. بەڵام تاکەیانەیەک لە ئەوروپا گرێبەستی لەگەڵ یاریزانانی یۆڤنتۆس نەکرد، یانەی بایرن مونشنی ئەڵمانی بوو. کارل هاینز ڕۆمەنیگەی سەرۆکی جێبەجێکاری ئەو کاتیانە ئەڵمانیەکە لێدوانێکی دا و قسەیەکی مێژوویی کرد. کاتێک گوتی ئێمە بەشداری پارچەکردنی جەستە و دابەشکردنی ناکەین. ئەو گرێبەستانە گۆشتەکەیان ژەهراویە و نامانەوێت ئەو کارە لایەق بە تیپەکەمان و جەماوەرەکەمان نییە. جەماوەری یۆڤنتۆس تا ئێستاش لەو هەڵوێستەی بایرن مونشنیان لە یادە و ڕێزێکی زۆریان دەگرن، بە تایبەتیش ڕۆمەنیگەی. هەروەها تا ئێستاش پەیوەندێکی زۆر بەهێز لە نێوان هەردوویانەدا هەیە، چونکە بایرن ئیستیغلالی بارودۆخی خراپی یۆڤنتۆسی نەکرد. لە کاتێکدا یانەکە لە خراپترین بارودۆخدا بوو، لە کاتێکیشدا بوو کە ئیتالیا لە ئاهەنگ جێڕانی بردنەوەی مۆندیالی 2006 دەژیا. هەرچەندە کالچیۆپۆلی لە گەورەی و خۆشیەکانی مۆندیالی کەم کردەوە و لێدانێکی گەورەش بوو لە هەیبەتی تۆپی پێ ئیتالیا.